بەڕێزان لە تۆڕی میدیایی کۆمەڵ لەگەڵ تۆڕی پەیامنێرانی پێام بەردەوامی لە ڕووماڵی کاتژمێری یەکەمی دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بۆ مەبەستە وەلی سەلیم لە شاری هەولێر و هەروەها ئازاد ئۆمەراوایی لە سوێرانەوە ڕاستەوخۆ لەگەڵما پێشتر چوومە لای وەلی ئێستا دەستمە لای ئازاد سڵاوت لێبێت. ئێستا بانگەشەی هەڵبژاردنەکان لە سۆران چۆن بەڕێوە دەچنووە ئەندامان و لاگرانی کۆمەڵی ئیسلامی و هەروەها کادرانی کۆمەڵی ئیسلامی چی دەکەن خەریکی چین سەبارەت بە بانگەشەی هەڵبژاردنەکان؟ بەڵێ کارزان سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێز بێتن. دیارە لە کاتژمێر 12ی شەوە دوای ئەوەی بانگەشەی هەڵبژاردنەکان بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەستی پێکرد. من ئێستا لە ناحیەی خەلیفانم، دیارە لەوێش ئەندامانی کۆمەڵی ئیسلامی بە گوڕوتینێکی زۆرەوە دەستیان بە بانگەشەی هەڵبژاردن بۆ لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان ١٠٤ دەست پێ کردووە. دیارە ئەندامان بە شێوەیەکی زۆر گەرم و گوڕ و گەرم و گوڕیان پێوە دیارە کەوا لەو ناحیەیە بانگەشەی خۆیان دەست پێ کردووە. من ئاماژە بۆ بدەم لە سنووری مەڵبەندی سۆرانی کۆمەڵی ئیسلامی لە سەرجەم ئەنجومەنەکان دەست بە بانگەشەی هەڵبژاردن دەکرێت و کار بۆ لیستی کۆمەڵی ئیسلامی ١٠٤ دەکرێت و هەوڵی جدی بۆ لیستی کۆمەڵی ئیسلامی ئەدرێت لەلایەن ئەندامان و کادرانی کۆمەڵی ئیسلامی کوردستانەوە. من بۆ زانیاری زیاتر لە سەرکارەکانیان ئەچمە لای کا عوسمان بناوی بەرپرسی ئەنجومەنی خەلیفانی و کۆمەڵی ئیسلامی سەبارەت بە کارەکانیان. بەڵێ کاک عوسمان، کارەکانتان چۆن دەست پێ کردووە و بە چ گوڕوتینێکەوە لە کارەکانتان بەردەوامن بۆ بانگەشەی لیستی کۆمەڵی ئیسلامی؟ بەناوی خۆی گەورە میهرەبان، پێشەشی بەخێرات نزانامتانەکەن زۆر بەخێر بێن، دەستخۆشتان لێن کە بەو شەوەیەوە هاتینە لە خزمەت برانی خەلیفانێ بووین. دەستخۆشتانێکن خوا پاداشتان داتەوە، دەستخۆشی لە برانی پێیامیشێکن کە بەو شەوەی ڕاستەوخۆوە گوازنەوە. ئێمە هەروەکو شوێنەکانی دیکە لەگەر برانمان بەگشتی لەگەر شوێنەکان بەگشتی لە کاتی خۆ لە وەختی خۆ ئامادە بووینە لە هەڵواسینی لیستی سەرساری کۆمەڵی ئیسلامی لە ناو شارۆچکەی خەلیفان ئەگەر برانمان بە گەرم و گوڕیەوە ئامادە بووینە. لێرەشەوە دەستخۆشی لە برانەکەین، دەستخۆشی لە زەماوەرەکەین کە زەماوەر زۆر بە گەرم و گوڕیەوە هێشتا کاتی نەهاتوە لۆی پڕۆپاگەندە دەست پێ بکات. زەماوەر زۆر بە گەرم و گوڕی و پێشوازی لێکردینە چاوەڕێی ڕۆژی دەنگدان و ئینتیخاباتە لۆی بە گەرم و گوڕی بێتە سەر سندوقی دەنگدانەوە، بە تایبەتیش دەنگ بە کۆمەڵی ئیسلامی بدەن ژمارە ١٠٤ەوە. لەبەر کۆمەڵی ئیسلامی ڕابردۆشی چاک و پاک و ڕێکوپێشی هەیە. کۆمەڵی ئیسلامی وزیرەکانی ئەندام پەرلەمانەکانی قیادەکانی کۆمەڵی ئیسلامی زۆر بە دڵسۆزانە، زۆر بە خەمخۆرانە. ڕابردووەکان دیارە خەڵکی کوردستان زۆر بە شانازیەوە پێشوازی لە کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامیەکەن. هیوادارین بە گەرم و گوڕتر خەرک بێتە سەر سندوقی دەنگدا. خەڵکی دەڤەرەکە تا چەندە ئومێدیان بە لیستی کۆمەڵی ئیسلامی و کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی هەیە؟ بەڵام باسم کرد خەڵک ماوەیە کە چاوەڕی ئەو ڕۆژەیە کاتن کە کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی دەنجان پێم دەن لەبەرەوەی ڕابردووی کۆمەڵی ئیسلامی دیارە هەم لە هەرێمی کوردستان و هەم لە بەغداشەوە کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی ئەو برا ئەندام پەرلەمانانە بە حەقە زۆر بە گەرم و گوڕیەوە، زۆر بە جدیەوە، بە دڵسۆزانە، بە خەمخۆرانە خزمەتی خاک و وەتەن و خاک و ملەتی خۆیان کردیە. ئێوە چ ئومێدێکتان لە هاوڵاتیانی دەڤەرەکە هەیە وەکو ئەنجومەنی خەلیفان؟ وەڵای ئێمە گەشتبینین بەڕاستی بە هاوڵاتیان چکووە یەکەم زارمان نییە لە ئینتیخاباتەکان خەرک بە گەرم و گوڕیەوە پێشوازی لێکردینە. ئێمە زیاتر چاوەڕوانی ئەمە لە جەماوەری خۆمان هەیە و زیاتر گەشتبینین بە جەماوەری خۆمان، چکۆمە یەکەم زارمان ینی لە ئینتیخاباتەکان بەشدارین، چەندەمین زارە بەشدارەکەن خەڵک بەبێ ئەوەی کە تەکلیفی چمان لێ بکەن، بەبێ ئەوەی داوای چمان لێ خەریک زۆر بە گەرم و گوڕیەوە پێشوازی لێکردینە. بەڵێ کارزان، من ئەمەوێت زیاتر ڕای ئەو کادرانەی کۆمەڵی ئیسلامی بگوازمەوە کەوا بەم شەوە لە کەش و هەوایەکی ساردیش لە ناحیەی خەلیفان هەیە، بەڵام ئەوان گەرم و گوڕن و گوڕوتینێکی زۆریان هەیە لە سەر بانگەشەکردن بۆ لیستی کۆمەڵی ئیسلامی. ئەچمە لای مامۆستا ناسی حەویش پەیامی خۆی بگەێنێتن سەبارەت بە بانگەشیان بۆ لیستی کۆمەڵی ئیسلامی. بسم الله الرحمن الرحیم. بەناوی خوا دەستمان پێکرد و ئینشاءالله بە پشتیوانی خوای گەورەش لە داهاتوودا لە کۆتاییدا سەرکەوتنێکی گەورە و شایستە بە کۆمەڵی ئیسلامی بەدەستدینین. ئێمە وەک کادیران و ئەندامانی کۆمەڵی ئیسلامی لە سنووری ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی وەک ئەو وادەیە کە لە بۆمان دیاری کرا بوو کاتژمێر 12ی شەو دەستمان کرد بە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن
بۆ لیستی ١04 کۆمەڵی ئیسلامی کە وەک دەزانین لیستی کۆمەڵی ئیسلامی کە شایستەی ئەوەیە پێشی بگۆترێت لیستی هەڵوێست بەهۆی ئەو هەڵوێستە جوامێرانە و مەردانەی کە لە ڕابردوودا کۆمەڵی ئیسلامی نواندی هەمیشە لەبەرەی گەلدا بووە لەبەرەی خەڵکی هەژاردا بووە دیفاعی لە ماف و کەرامەتی خەڵکی هەژار و مرۆڤی کورد کردووە شایانی ئەوەیە ئەو ناوی لێ بندرێت کە پێی بگۆترێت لیستی هەڵوێست و لە هەمان کاتیشدا ئەندامانی پەرلەمان لە لیستی کۆمەڵی ئیسلامی لە ڕابردوودا لە فراکسیۆنەکانیان و هەم لە ئەنجومەنی نوێنەرانی عراقیشدا و وەزیرەکانیان لە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستاندا گەواهیدەری ئەو ڕاستیان کە زۆر بە دڵسۆزانە و بە شێوازێک کە شایستەی خزمەتکردن بە مرۆڤی کورد بێ بەرگریان لە مافەکانی خەڵک کردووە هیچ کاتێک نەچوونەتە بەرەی ستەمکار هیچ کاتێک نیان ویستووە پەرلەمانی کوردستان ببێت بە دیوەخانەی حیزب بۆ کردیان سکرتێری پەرلەمان کە لە کۆمەڵی ئیسلامی و لە ڕابردوودا ئامادە بوو دەست لە کار بچێشێتەوە بەڵام سوور بێ لەسەر هەڵوێستەکانی خۆی هیچ زەخت و فشارێک کاریگەری لەسەر هەڵوێستەکانی ئەواندا نەکرد هەمیشە لەبەرەی گەل و لەبەرەی خەڵک دامانەوە و تەنانەت زۆر جار هەڕەشەی مردن و کوشتنیشیان لەسەر بووە بەڵام ئەوان هەر سوور بووینە لەسەر خزمەتکردن بە خەڵک و لەبەرەی خەڵکدا بمینێنەوە بۆیە ئێمە ومێدمان وایە کە خەڵکی کوردستان ئەم هەڵوێستە جوامێرانە و مەردانەی کۆمەڵی ئیسلامی لە بەرچاو بگرن و دەنگ بە لیستی کۆمەڵی ئیسلامی بدەن و هەوڵ بدەن بۆ سەرخستنی لیستی ژمارە ١04 کۆمەڵی ئیسلامی و ئێمەش وەکو ئەندامان لە سنووری ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی قۆناغی یەکەممان دەست پێ کرد و ئینشاءڵڵا لە داهاتووشدا بەگەرم و گورتر بە شێوازێکی باشتر و شایستەتر بە کۆمەڵی ئیسلامی بەردەوام ئەبین لەسەر بانگەشەکانمان. بەڵێ زۆر سوپاس. ئەمەوێ ڕای چەند کادرێشتری کۆمەڵی ئیسلامی وەربگرم چ شتێک وای لە تۆ کرد بەم شەوە لەم کەشوهایە ساردن؟ بەڵێ سپاس بۆ ئازاد ئۆمەرەوەیی لە نەحەی خەلیفانەوە کە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی ئازاد کاتی زۆرم پێدای دەمەوێت بگەڕێمەوە لای وەلی و وەلیش لە هەولێرە وەزاری